ئێرە بیابانی ساوەیە لە باشووری پارێزگای سەماوە لە عێراق. پلەی گەرمای بەرز و وشکە ساڵی کاریگەری گەورەی هەبووە لەسەر و ئاژەڵانەی لێرە دەژین. العوامل المناخية أثرت بشكل مباشر. کەشوهەوا بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری کردوتە سەر ئاسکەکان، چونکە گەشەی یا پشت بە بڕی بارانبارین دەبەستێت. ئەم وەرزە بەهۆی نەبوونیان کەمی بارانبارینەوە هیچ گوێیەک نەبوو. أدى إلى عدم نمو أي نبات طبيعي على أرض المحمية. کەلاکی ئەو ئاسکانن کە باوەڕ وایە لە برسا و لە بێئاویدا مردەبن. باگوتەی بەڕێوەبەری ناوچەی پارێزراوی بیابانی ساوە لە 29 نیسانەوە تاوەکو کۆتایی ئایار 61 ئاسک لە کۆی 148 دانا کە لەو ناوچێدا بوون مردوون. ئێستا تەنیا 87 سەریان ماونەتەوە. تورکی جەیاشی ڕۆژانە سەر لە ئاسکەکان دەدات، بڕێک ئالیک و ئاویان دەداتێ. بەڵام ئەو بەس نییە و داوا لە حکوومەت دەکات بودجەی زیاتر تەرخان بکات تاوەکو ئالیک، دەرمان و شوێنی پاراستنیان لە کاریگەری گەرما بۆ دابین بکرێت. توجد محميات أخرى مماثلة على مستوى العراق. ناوچەی دیکەی هاوشێوە لە عێراق هەن، وەکو عەلی غەربی لە عەمارە، هەروەها لە دیالە و نەجەفی شوێنی وەکو ساوە هەن، ئەوە جگە لە ڕوتبا کە کۆنترینە. هەموو چالاکیەک لەو ناوچانەدا وەستاون بەهۆی جموجۆڵی تیرۆریستیەوە و ئاژەڵەکانیش هەڵاتون. أدى إلى توقف عمل المحمية وهروب جميع الحيوانات منها. وەزارەتی کشتوکاڵی عێراق دەڵێت لە 3 ناوچەی دیکەدا ژمارەی ئاسکەکان بە ڕێژەی 25% کەمی کردووە و ئێستا تەنیا 224 ئاسک لە بیابانەکانی عێراق ماون. ڕێکخراوی جیهانی بۆ پاراستنی سروشتیش دەڵێت تەواوی ئاسکەکان لەم ناوچەیە و بیابانەکانی دیکەی عێراق مەترسی لە نێوچوونیان لەسەرە.